سڵاوتان لێبێ ئەزیزانی من لە کەناڵی ئاسوێ زانکۆوە بەردەوامین لەگەڵتانە بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆدا بەتایبەت باسی پەیمانگە تەکنیکی ئەندازیاریەکان ئەو بەشانە بۆ ئێوەی خۆشەویستەکەین کە تەنها لە یەک پەیمانگە هەیە و لە شوێنێکی ترانیە. بابزانین ئەو بەشانە چین و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆلاین و پارالێل چەندن بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین سوودی لێ ببینن. بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. خۆشەویستان و ئەزیزانی من، ئەوەی کە باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لەو بەشانەی کە تەنها لە یەک پەیمانگە هەن و کەمترین کۆنمرەکانیانمان بینی بە هیوای ئەوەی سوودی لێ بین و جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. بۆ ماندووبوونی ئێمە لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بێ بەش مەکەن لە بینینی کەناڵەکەمان بە هیوای سەرکەوتنتان.